ئەرێ تو پێم بڵێ سعدی دەنگی نەبوو خۆ قەول وا بوو کە بێتەوە ئەمڕۆ. نانە دایکە گیان تەلەفۆنی بۆ کردم وتی بەیانیەمەوانە کە چاکە بڵێ بوو جلم اختیار کردووە بۆی بنێرە خێرا بەلەوانم بۆ بێنێتەوە. بۆچی دایکە ئەو نیام و جارێ هەدێت بۆێنێ بام جارە نەیێنێ ئەرێ دەبا بزانێ خەڵک کە ئەو لە سەفەرە و هەدیەشمان بۆیێت و هەدیەکانمانی دەرەوەیە بۆ چییە با بێنێتەوە خۆ ئەمەنی پارەیە. باشە ئێستا تەلەفۆنی بۆ بکەم بابزانم لە خەتە بێجگەلەوە پوتیشمەوێت و گەلەبیشمەوێت گەلەبی گەلەبێ تازانە هەیە ئیماراتیەکان زۆر تۆ با جوابم باتەوە. سعدی گیان چۆنی؟ چۆنی لیمۆجان حواڵت؟ بەستاقە بووم وەڵی زۆر بیرەکەم سعدی. وەڵڵاهی منیش زۆر غەریبیتان دەکەم بەڕاستی کە لێتان دوور دەکەمەوە ئینجا قەدرینگۆ دەزانم بەڕاستی شەو و ڕۆژ لە یادی منن هەمووتانم خۆش دەوێت ئینشاڵڵا لە دوای نیوەڕێ بەڕێ دەکەوم ئێوارە دەگەڕێمەوە. باشە بەستاقە بووم بە سعدی گیان وەڵاهی داواکاریکی تۆزە بچووکم هەیە لێو لە خزمەتتان داما داواکاری ئێوە دەخەمە سەرسەرم. سعدی گیان دایکم داوای جل ئەکات بڵێ پێشەوەی بێتەوە بە هەدێم بۆ بێنێ. واللهی داقدی هەندێ بەس مەکسی لەبەرکە بە چ بکەم کاکە چ بکەم نییە ئەوە بسمە هەرزێکی داوەشتم لێ دەکا. سعدی گیان ئەوە ئێمە دەست دایکم با خۆی پێ بڵە حەزی لە چێ باشە ئەو ئێمە دەستیانەمە یێرێ نانەدایەگیانەڵە بێرێ نانەمەیدێ سعدی ئەو بە کێڵێمە یێرێ بڵام هیرە چۆنی ئەوە گوێم لێ بوو تێمە یێرێ نا دەم گوت با ئیزعاجی نەکەم نەکو ئیشەچی هەبیتن جەوی شێگرتم بەس قەی ناکە گوێ بگرە سعدی گوێ بگرە ئێستا بۆ تەنێرم ڕەسم قاتمەوێ قاتی سپی خوری تازە بابەت اینجا پوتیش لەگەڵیا ئەبێ بێ بەستێت ئەنجە سادیگەر ئەمینە لەشمەوێ ها گەلەبی ئەم ئیماراتی و شتە جوانانە لەوانش دانەیەکمەوێت. باشە بابم ئەمی لە جەلەبی جا سادی خۆ خۆتە زانین لە قماش و شتی واشتی جوانم بۆ بێنی ئەسڵیش دە باشە دەیخوا حافیز بێ. سعدی گیان پێوت بەڵێ منیشتم ئەوێ وەڵا ئەتو چت دەوێ؟ وەڵا عەزیەک و چاکەتێک و پێڵا و جانتاش. باشە بەسەر چاو بەس شتێکی تر بەڵێ ئەی بۆ مناڵەکەمان شت نایەنی؟ گورە خۆ هێشتا منداڵ لەدایک نەبووە چ بینم؟ سپی بێنە تر هەموو ڕەنگێکە بێ. باشە کاکە باش دە باشە بەس سعدی شتێکی تریش چ؟ تۆ دڵم ناشکێنی؟ گورە ناوەڵڵە بابم لە خزمەتتاندام بۆ کاکەم پانتۆڵێک و ئاوە قەمیسێک بێنەرۆ بەتڵی خۆت باشە؟ گورە ئەوەی کە لەو منداڵێ دەنێرم هەلو کاکشی دەبیتن هەلوویش دەبی کاچی بەریە قیاسن. ئەوە چی و قسانە سعدی یعنی پێوەغزە چاکەتێ پانتۆڵە شتێ بۆ کاکەم بێنیتەوانێ؟ ئەو ئەغزاد ئەمتیکە گوت بەس قەیدینە بەسەر چاو هەلووی دێنم. دە باشە سعدی گیان خوداحافیز. بای هەرچەنە گوێم لێ نەبوو بەس بەخوا ئەزانمە ئەو سعدی جاجا قسە ئەکات. نا دایکە گیان هیچی نەوت خۆ گوێم لێ بوو کە یاتمیێویمە یێرێ نا تۆ بەخەڵەت گەریشم پێی نابوو سانە چۆنم کرد بە فلیم.